سڵاو لە تۆش براکیان. من بێکارم بەدوای کارە ئەگەڕێم. ئێوە شاگرتان ناوێت؟ داوای لێبوردن دەکەم. شاگردمان هەیە و کار و بازارێکی واش نەماوە لە شاردا، بۆیە بمان بورە. زۆر سپاس برام، دەستان خۆش بێت. سڵاو کاکە شوانگیان. سڵاو لە تۆش هاوڕێگیان. هاوڕێ شوان، ئاگاداری ژیان و گوزەرانی ئێوەم. دەزانم واز لە خوێندنێنەوە و بەدوای کاردا دەگەڕین، بەڵام بەیانی بڕۆ بۆ ناو شار. کافێ و کتێبخانەیەکی لێیە. بزانە لەوێ کارت دەست ناکەوێ، بەڵام بە دڵنیاییەوە بڕۆ بۆ لایەن. خوات لەگەڵ هاوڕێ. زۆر سپاس بۆ دڵسۆزیت هاوڕێگیان. بازار گەڕام، کوچۆ کۆڵا هەموو شوێنێک گەڕام، ناو بازار هەموو گەڕام، شوێنێک دەست نەکەوت بۆ هەلی کارۆڕا کاری لێ بکەم. ئەمن کوڕە هەژارێکم بڵم، زانکۆم پێ تەواو نەکراوە، وازم لە زانکۆ هێناوە. تۆ هاوڕێی منی و هاتم بۆ لای تۆ، ئەگەر شوێنێک هەبێ یان لە لای ئێوە بمانین کار بکەم. سپاس دەکەم ئەگەر شوێنێک هەبێ. بەخێر بێ برای عەزیزم. بەڕاستی مەرخۆم گەنجم، لە مەعاناتی گەنج دەکەم. دەزانم گەنج ئێستا لە چه دۆخێکدایە. ئەسەب دەخۆم دەبینم گەنجانێکی زۆر دەرچوو زانکۆ کە کاریان نییە، گەنجانێکی زۆر لەبەر هەژاری وەداری واز دەخوێندن دێنن. من خۆم بە هەمان ڕێگە و ڕێزکە و مەعانەت تو تێپەڕێم. بڕوا بکەم منیش یەک بە یەکی دوکانەکانیش شار گەڕاوم بۆ ئەوی هەلی کارم دەستکەوێ، بەڵام دەستم نەکەوتووە. بەڵام یەکشت گرینگە لە ژیان کە ئینسان بێئومێد نەبێت. بێئومێد نەبێت، هەوڵ بدات، کۆڵ نەدا، چونکە ژیان دوو جەمسەرە، خۆشی و ناخۆشی، هەژاری و نەداری، دۆڵەمەندی. ژیان هەوراز و نشێوە، بڕە ناڕەحەتی، بڕە لە هەوراز و نشێو، بەڵام گرنگ ئەوەیە مرۆڤ کۆڵ نەدا. گەنج دەبێت بە هیوا بێت، بە ئومێد بێت، چونکە هەموو قۆناغێک تێپەڕێ، قۆناغی سەخت تێپەڕێ. سەدان کەس وەکو ئێمە لە قۆناغی وەکو جەنابەت دابووە کە ئەو قۆناغی بڕیوە، بەس گرنگ ئەوەی بێ ئومێد نەبێت، هەوڵ بدات. من وەکو ناوەندەکەی خۆم ڕاستی داوا لێبرن دەکەم. خۆت دەزانی بارودۆخی زروفی ئێستا چۆنە، بێ ئیشە و بە تایبەتی شوێنی معریفی و ڕۆشنبیری و بەربێدان خەڵک بۆ شێوە ڕووی تێناکە. بۆی ئێمە ڕاستی کارمەندەکانمان زیاد بێت کەم نییە. بۆی من ناتوانم بەڵێن وعدی ئەوە پێ بدەم کە لە ناوەندەکەی خۆمان دەتخەمە سەر کار، بەڵام
هەوڵ دەدەم و لەگەڵ هەموو ئەو شوێنانی کە کارمەندیان دەوێت دەیان ناسم کۆمپانیایە هەر شوێنێک شک ببم من پەیوەندیان پێوەکەم سیڤەکەی جەناوت وەردەگرم بۆ سیڤەکەی تۆ تەقدیمی ئەوان دەکەم هەموو توانایەکی خۆم دەخەمە گەر بۆی بتوانم بتخەمە سەرکار بەڵام بەڵێنی ئەوەت پێ نادەم کە 100% بەڵام گرنگترین شت ئەوەی کە ئەو پەیامە بۆ هەموو گەنجانە چونکە خۆم گەنجم بەو ڕێسکەی تێپەڕیۆم گەنج بە هیوانە بێت کۆڵ نەدات بەردەوام بێت دڵنیا بە خودای گەورە دەرگای ڕەحمەت و میهرەبانی خۆی لێ ئەکاتەوە دووبارە داوای بێت زۆر بەخێر بێت. ئەمڕۆ زۆر ماندوو بووم باکەم
خەونەکانی کوڕە هەژارێک بەیانیان کە هەڵدەستمەوە لە خەو هەزاران خەونم لە بیر و هۆشمدایە دێم بۆ بازار لە نێو پارکی شاردادا ئەنیشم سەیری خەڵک دەکەم بیر دەکەمەوە دەڵێم ئەم هەژاریم نەیهێشت من ببم بە خاوەنی بڕوانامە ئۆتۆمبێڵ خانوو پارە ژن منداڵ نەیهێشت خەونەکانم بێنمەتی هەرکە خەونێک لە دایک دەبێ لای من ئەو هەژاریە وەک ڤایرۆسێک لە ناوی دەبات ناهێڵێ گەشە بکات بەڵکو ژیانی من وەک سوالکەرێک وایە کرێکارێکم هەر ڕۆژە لەگەڵ وەستایەک بەکرێ لەگەڵ یادەڕۆم بۆ شوێنی کارکردن شەو دێمەوە سەردانی خزم و کەس و کار و دۆست و هاوڕێیانم بکەم بەڵام بەهۆی ئازار و ژانی ماندبوونی ڕۆژانەمەوە ناتوانم بەڵکو جارێکی تر خەون دەباتەوە بۆ خۆی لە خەونیشمدا خەون بە خەونەکانەوە دەبینم بەڵام کاتێ لە خەو بە ئاگادێمەوە تەنها خەونەکانم خەونێکن ناهێنێتی